خۆشحاڵین کە بەردەوامی دەدەین بە پرۆژەی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی بە پشتیوانی مانگی سووری ئیماراتی و هەروەها بە پشتیوانی خێرۆمەندانی کوردستان. پرۆژەی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی کە ئێستا زیاتر لە 16,000 ئازیز تێیدا سوودمەندن لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و بەشێکی بچووکیش لە ئاوارە و پەنابەران و لە پارێزگاکانی تری وەکو مووسڵ، وەکو دیالا، وەکو کەرکووک سوودمەند هەند لە چوارچێوەی ئەم پرۆژەیەدا. جێخۆەتی ئاماژە بەوە بدەین هەر لەم ساڵەدا 2 ساڵی تر کە دوا کەوت بوو بەهۆی ئەو بارودۆخەی کە کۆڕۆنا دروستی کرد بوو، هەروەها نەتوانینی بەڕێکردنی هاوکاریەکان لە ڕێگای بانکەکانەوە کە ئەویشیان زیاتر لە 11,012,000 دۆلار بوو، پێشکەش بە 11,122 ئازیز کرا. مثلا قوية يعني أي مستوصفات احنا رايدين حسب. اليوم تواجدي اليوم تأكيد على دور الهلال الأحمر باستمرار مشاريعه الإنمائية. ئامادەبوونی ئەمڕۆم دووپاتکردنەوەیە لەسەر ڕۆڵی مانجی سووری ئیماراتی و بەردەوامی پرۆژەکانی لە ڕووی ئاوەدانکردنەوە و گەشەپێدان. پرۆژەی ئازیزان یەکێکە لە پرۆژە هاوبەشە سەرکەوتوەکانی نێوان دەستگای خێرخوازی بارزانی و مانجی سووری ئیماراتی. ئەمە پرۆژەیەکی سەرکەوتووە کە لە ساڵی 2011ەوە دەستمان پێکردووە. بەردەوامبوونی نیشانەی سەرکەوتن و دەستکەوتەکانی پرۆژەکەیە. خۆشحاڵم بە ئامادەبوونم لە ناوبەشێک لە سەرکەوتوانی دەرچوانی دواناوەندی. مانای وایە پرۆژەکەمان سەرکەوتوو بووە. ئامادەبوونی ئەمڕۆمان دووپاتکردنەوەیە بۆ بەردەوامی پاڵپشتی مانجی سووری ئیماراتی و دەستگای خەلیفە بن زایدی مرۆیی. کارەکانیان لە هەرێمی کوردستان و ئەو پرۆژانەی کە لە داهاتووشدا ئەنجامیان دەدەین وەکو پرۆژەی ئازیزان دەبێت. پرۆژەی گەشەپێدانی گەورەتریش تاوتوێ کراوە بۆ ئەوەی لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی ئەنجامیان بدەین. دراستها وبالتعاون مع مؤسسات برزاني الخيرية. والله عمل سهل